هەر لە هەفتەی چواردەی خولی پلەیەکی کوردستاندا و لە یاریکی بەهێزدا ینی سیروانی نوێ ڕوبەڕووی کۆیە بووە و سەرنجام یاریەکەش بە گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتایی پێات. کۆیە و سیروانی نوێ بە یەکسانبوونیان لەگەڵ یەکتر هەڵی سەرکەوتنیان کەم بوویەوە بۆ خولی نایاب. لە یاریەکانی گەڕی چواردە و پێش کۆتایی خولی یانەپلێکەکانی کوردستان کۆیە بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر میوانداری سیروانی نوێی کرد. لەگەڵ یەکەم فیکەی نەوزا ساڵح بۆ دەستپێکردنی یاریەکە تاوەکو فیکەی کۆتاییشی یاریەکە پڕ کابەری و هێرش و دیمەنی جوان بوو. لە سەرەتادا دوای تێپەڕبوونی تەنها دەخولێک دوای دروستبوونی بۆشایی لە نێو هێڵی بەرگری یانەی کۆیە بەرهەم عەلی گۆلی یەکەم و پێشکەوتنی سیروانی نوێی تۆمار کرد. دوای ئەمە کۆیە کۆنتڕۆڵی تۆپی کردو بە هێرشەکانی پاڵاپەستۆی خستبووە سەر گۆلی سیروانی نوێ بەڵام ئەوەندە مەترسیدار نەبوون تاوەکو گۆلی یەکسانی پێ تۆمار بکاتەوە و لە بەرامبەردا یانەی سیروانی نوێ بە هێرشە هەڵگەڕاوەکانی مەترسی تەواوی خستبووە سەر گۆلی کۆیە نیوەی یەکەم سیروانی نوێ بە گۆلێک پێشکەوت. لە نیوەی دووەمی یاریەکە یاریزانانی کۆیە زۆر جیاوازتر هاتنەوە نێو یاریگا دەرفەتی زۆر ئاسانیان لەدەستدا تاوەکو لە خولەکی 61 لە هێرشێکی هەڵگەڕاوی سیروانی نوێ گۆلپارێزی کۆیە ئاکار ئەکرەم بە وەرگرتنی کارتی زەردی دووەم بە کارتی سوور کرایە دەرەوە. دوای ئەمە سیروانی نوێ زۆری نەمابوو بە گۆلی دووەم بگات کاتێک یاریزانێکی تۆپی لەسەر گۆلپارێزی کۆیە بەرز کردەوە و تۆپەکە بەرەو گۆڵ دەڕۆشت بەر لەوەی هێڵی گۆڵ ببڕێت هێڵی بەرگری کۆیە تۆپەکەیان دوور خستەوە بەڵام کۆیە بەدە یاریزان زۆر باشتر بوو لە خولەکی 69 گۆلی یەکسانی لە ڕێگەی ئەلوەند هیدایەتەوە تۆمار کردو یاریگا لەگەڵ دەنجی هاندەرانەوە دەهەژایەوە. تا یاریەکە لە کۆتایی نزیک دەبوویەوە یاریزانانی کۆیە گەرم و گرتر دەبوون لەسەر هێرشەکانیان بەڵام یاریەکە بە کۆتایی هاتوو هیچ کامیان بە گۆلی دووەم و سێخاڵی یاریەکە نەگەیشتن تاوەکو پلەی دووەم وەرگرن. بەڕاستی گرەی لە یاریزانەکان ناکرێتن ئەوەی کە پێشکەشیان کردو بەخۆی بە جەنابەشت مەوجود بووی کە لە نەقسی یاریزانیشمان و توانمان دووشەوت سیروانی نوێ لەناو گۆڵێنێ گۆلیان زەختیان لێ بکەین بەڵام نەماتوانانی گۆڵ تۆمار بکەین. الحەمدولیلا شکری هەموو یاریەکان کەش دیسان دووبارە دەکەم هەموو یاریەکان کەژەوا بووە بەڵام نەماتوانێت گۆڵ تۆمار بکەین بە غەڵەتی یاریزانی ئێمەش بەڕاستی فەرقی خەسم استغلالی غەڵەتی ئێمە دەکاتن گۆڵ تۆمار دەکاتن. ئەمڕۆ ئێمە یەکێک لە خراپترین یاریەکانی سەڵام یاریە بوو یاریزانەکان بەهۆی خراپی یاریگاکەشەوە کە بەڕاستی یاریگاکە شیاونیە بۆ ئەم یاریش من هیوادارم کە لە یاریگای کەش کرای بەڵام بەداخۆ کۆیش مافی سروشتی خۆیەتی گونا حوتی پانە لە پلەیەکا بن گونا حیانە نابەکان نیویان شش حوتی بیتە ئاسیان باش نییە یانە پلەکان زۆر بەهێزون ئەو پێنج یانم ڕکابەریەکەن بەم بەرامبەربوونی ئەمە کۆی هەردووکمان تا ڕەدەیەک کاری خۆمان زۆر قورس بەرامبەربوونە ئەبێ یاریەکانی کە جگەلێ خۆت تەمەناکی خۆبی بیتەوە بێ چاوەڕ ئەنجامیان یاریەکانی کەبی. بەم ئەنجامەش سیروانی نوێ بە 25 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی سێم و کۆیەش بە 24 خاڵ بۆ پلەی چوارەم و چاوەڕوانی شکستی سۆلاف دەکەن لە دوا هەفتە بۆ ئەوەی بەسەرکەوتن یەکێکیان بگاتە نایاب. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان کۆیە.